مادەکە نەگۆڕێ هەمان ئەو مادەیەک لە یاسای ژمارە 21 ساڵی 2023 پەرلەمانی کوردستان ئەوەی دوێنێ مادەکە گۆڕا بۆ مادە 222 بە جوونە حکم کردن ئەو مادەیە ئەگەر بێت و بەو مادەیە حکم بکرێن ئەوانە حکومەکەیان لە 5 ساڵی بەسەرەوەیە لەبەرەوەی جینایاتە بەڵام یەکێک لە ئەندامانی دادگا دوای ئەوەی کە مشاوەرەیەکی لەگەڵ سەرۆکی دەرگا کرد ئامادە نەبوو وتی من داوا دەکەم تەناحی دەکەم لە دەرچوونی ئەو قرارە یەک لە ئەسبابەکان ئەوە بوو کە حاکمێک لە حاکمەکان تەناحی کرد و ئامادە نەبوو بەشدار بێت لە قرارەکە دوو لە ئەسبابەکان سەبەبی دووەم ئەوە بوو کە دەستنووسێکی نامەیەکی دەستنووسێ لەلایەن یەکێک لە تۆمەتخراوەپاڵەکان ئەویش ئەوەیە کە نامەیەکی لە بۆ سەفیری ئەمریکی ناردووە لە نامەکەدا لە مەزمون و محتەوای نامەکە شتێکی وای تێدا نییە کە ئیسپات بکە یان جەریمەیەکی تێدابی کە داواکاری گشتی بەڕاستی ڕۆڵێکی زۆر خراپی بینی تەڕەفگیری کرد و تەڕەفگیری ئەوە دەستگای ئاسایشی کرد نابێت داواکاری گشتی داوای حەقی عام دەکا نەک بێ لێرە تەڕەفگیری بکە بە هەموو خەڵکی هەرێمی کوردستان بزانێت کە داواکاری گشتی ڕۆڵێکی زۆر خراپی بینەوە تەڕەفگیری لایەنگری ئەنجومەنی ئاسایشی دەکرد و ئەوان چۆنیان ویسپایە وا قسەی دەکرد کامە ڕۆڵی ئەو نییە بەڕاستی ڕۆڵەکەی زۆر خراپ بەکارهێنا و هەموو خەڵکی هەرێمی کوردستان بزانێت کە ئەو جیراوانی بادینان سەرجەمیان لە ژێر خەڕەشە قسەشیان نەکردو ئەترافیشیان نەکردو بەڵام هەندێک شت نووسراوە یاخود پارێزەریان لە مەرحەلەی تحقیق نەبووە کەچی پارێزەر لەوێ واژووی کردووە ئەمە ئەمڕۆ بۆ جارێکی تر بەشداری چاودێریکردنی پرۆسەی دادگایکردنی زیندانیانی بادینان بووین ئەوەی کە ئێمە بینیمان تۆمەتی یەکجار گەورە ئاراستەی و زیندانیانە کراوە بەڵام بەڵگەکان بەڵگەی لاوازن گوایە خواستیان هەبووە TNT دابنێن بۆ کوڕی بەرپرسێکی باڵای ئەو وڵاتە بەڵام چەقۆیەک بەدەستی ئەو تۆمەتبارانەوە نەگیراوە خواستیان هەبووە کە هەڵبکوتنە سەر بارگای حزبی و حکومی بەڵام چەقۆیەک بەدەستیانەوە نەگیراوە ئەوەی کە ئێمە بینیمان بەڵگەکان زۆر لاواز بوون تۆمەتەکان زۆر گەورە بوون هەروەکو چۆن شێروانی و هاوڕەکانی بێتاوان بوون ئەوانیش خەڵکی بێتاوانن